حي على الفلاح. خدا شرم دەکا لە کێ؟ إن الله أي هاوار خدا شرم کا لە بەندە، بەندە شرم نەکا لە خوا. چەندە گەورەیە. إن الله يستحي من چی؟ خدا شرم دەکا لە کێ؟ لەو مسلمانەی سێجا دەستی نزا بەرزەکاتەوە و بەدەستی بەتاڵ دەستی بژێڕێتەوە شەرمی لێ. لە حەدیثەکەی ابن أبي عاصمة بإسنادێکی حەسەن إن الله يستحي من ذي الشيبة المسلم لزوما للسنة أن يسأله شيئا فلا يعطيه. خدا شرم دەکا لە موسپیەکان لزوما للسنة ئەوانەی لەبەر سنەتی پێغەمبەری خوا موسپیەکانیان ڕەش نەکردووەتەوە یاخود ڕیش و سمێڵەکەیان نەتاشیوە موسپیەکە خوا پێی خۆش بۆ بیبینێ پێیانەوە. خدا شرم دەکا لە موسپیەکان چکە ساڵانێکی دوور و درێژە لە عیبادەت و تاعەتان. شرم دەکات لە چی؟ لەوەی ئەو ڕیش سپیانە ئەگەر دەستیان بەرز کردەوە قسەیان بشکێنێ و دوعایان ڕەتکات. کەواتە ئەی موسپیەکان، ئەی سەر سپیەکان، ئەی ڕیش سپیەکان، مژدە بێت کاتی ئەوە هاتووە دوعاتان ڕەت نەکرێتەوە، کاتی ئەوە هاتووە کە لای خوای خۆتانە دەست بەڕووتانەوە نەنرێ لەبەرەوە تا دەتوانن دوعا بکەن. دوعا لێرەدا ئیسفادەی هەیە چونکە ئێرە دارولعەمەلە، بەڵام لە قیامەتە دارولثەوابە یا دارولعیقابە، لەوەی سوودێکی نابێت.